ئەگەر نەینە جواب نەتایجەکانی خراپە بێ و کەس چاوەڕێ ئەوە ناکە ئەم وەزعە درێژەی هەبێ. سەرۆکی ئۆفیسی کەرکووکی لیژنەی جێبەجێکردنی مادەی ١40 دەستور دەستێوەردانەکانی سوپای عێراق لە کێشەی زەویوزاری کوشتوکاڵی جوتیارانی کەرکووک بە پێشێلکردنێکی زەقی مادەی ١40 ناودەبات. دەڵێت هۆشداریمان داوەتە لایەنە پەیوەندیدارەکانی عێراق لەسەر پێشێلکاریەکانی دژ بە جوتیارانی سنووری کەرکووک بێدەنگ نەبن. هەڵوەشانەوەی گرێبەستەکان کە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەداخەوە لە کەرکووک یەک دائیرەیە جێبەجێی ناکە، بە تایبەتی زراعە و مەحکەمە و کۆی بڵێن ئیتیفاقێکیانەی لە بینی خۆیانە بۆیە گرێبەستەکان هەڵناوەشێنێتەوە جارێکی تر هەوڵێوادا کە بدرێتەوە عەرەبی هاوردە و بدرێتەوە خەڵکانەی کە کاتی خۆی ئەرزیان بەسەرە عەقد کراوە. سەبارەت بە ناوەڕۆکی ئەو کێشانەی بۆ جوتیارانی کورد و تورکمان دروست دەکرێن لەلایەن سوپای عێراقەوە، بەڕێوەبەری گشتی کشتوکاڵی کەرکووک دەڵێت چارەسەری ئەو کێشانە پەیوەست نییە بە سوپاوە، بەڵکو ئەرکی پەرلەمانە چارەسەرێکی ڕێشەیی بۆ کێشەکە بدۆزێتەوە. احنا اكيد احنا عندنا مخاطبات مستمره سواء كان حاليا او حتى سابقا. داواکاریەکان بەردەوامن و هەندێک لە وەزارەتەکان پرسیاری مڵکەکانیان دەکەن. دەیانوێست نووری زەویەکانیان بزانن یاخود پرسیاری ئەو گرێبەستانە دەکەن کە لەسەر زەویەکانیان هەیە. عقودها او انها مطفيه او منحله. اكيد احنا كمديريات زراعه نقوم فقط باجراء. ئێمە وەک بەڕێوەبەرایەتەکانی کشتوکاڵ هەڵدەستین بە ئەنجامدانی پشکنین و ئەرکی سەرشانمان جێبەجێ دەکەین. بەڵام هیچ بڕیارێک لەلای ئێمە لەسەریان نادرێت. لە ئێستادا بێژگە لە پێداچوونەوە بە گرێبەستی زەویەکان هیچ ڕێکارێکی تر لە ئارادا نییە. واجراءات اخرى لكن حاليا لا توجد عندنا اي اجراءات سوى اجراء الكشف وتحديد عائله هذه الاراضي. لە سایەی پەرەسەندنی کێشەی جوتیارانی کورد و تورکمانی کەرکووک و بێدەنگی نواندنی حکومەتی عێراق ئەو پرسیارە لای خەڵکی کەرکووک دروست بووە کە ئەجێندای سیاسی لە پشت دووبارە تەعریبکردنەوەی کەرکووک لە ئارادایە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.